ئەوەی 20 ڕۆژە هاوڕێیانمان لە زیندان مانیان گرتووە لە خواردن و خواردنەوە کە 10 ڕۆژی دەکەوێتە مانجی ڕابرد و مانجی تەمووس و 10 ڕۆژیشی لە ناو مانجی ئابا. هەمومان دەزانین کە ئەم دوو مانگا گەرمترین وەرزەکانی ساڵە لە هەرێمی کوردستان. بەم هۆیشەوە هاوڕێیانمان زۆربەیان گورچیلەکانیان خەریکە دەوەستێت و خەریکە بینایی چاوەکانیان لەدەست دەدات. دوا پەیامی زیندانیانە کە دەڵێن تا هەفتەیەکی تر تەرمەکانمان لە زیندان ببەنە دەرەوە. واتە ئەمە دوا پەیامی زیندانیانە. ئەگەر فریایان نەکەوین، ئەگەر تا چەند ڕۆژی داهاتوو ئازاد نەکرێن، ئەوە زۆربیان گورچیلەکانیان دەوەسێت و بینایی لەدەست دەدەن و گیان لەدەست دەدەن. لە ئەگەری ئەوەی کە هاوڕێیانمان لە زینداندا شەهید بوون، ئەو کاتە ئێمە چالاکیەکانمان دەگوازینەوە بە جۆرێکی تر. ئەو کاتە هەر شتێک ڕوویدا، هەر ڕووداوێکی نەخوازرا و ڕوویدا، ئەم دەسەڵاتە لێی بەرپرسیارە. داوا لە حیزبولانە سیاسیەکان دەکەین، بە تایبەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان کە دوو حیزبی سەرەکی و بەشدارن لەم کابینەیە هەڵوێستی جدیتر بنوێنن و داوا دەکەین لە حیزبە ئیسلامیەکان هەڵوێستی جدیتر بنوێنن و داوا دەکەین لە مامۆستانی ئاینی بەیانی نادوو بەیانی لە ڕۆژی هەینی وتارەکانیان تایبەتکەن بەم زیندانیانی بادینان لە پێناو قوتی خەڵکی کوردستان، لە پێناو چەسپاندنی عەدالەتی کۆمەڵایەتی لە زیندانن نەوەکو لە پێناو داواکانی خۆیان.